ئەو ڕووداوە بەداخەوە دوێنێ کاتژمێر 4:40 خولەکی دانی ئێوارە ڕوویدا کە بووە هۆی کارەبابڕان لە دەڤەری هەر چوار قەزای مێرگەسۆر و چۆمان، سۆران و ڕەواندز و هەروەها ناحیەکانی باسرمە و حەریر تاوەکو کاتژمێر 11:30 شەو بەهۆی ئەو ئاگرکەوتنەوەی لە یەکێک لە مەحەویلەکانی وێستگەی سۆران کە بەخۆی 3 مەحەویلەی گەورەی تێدا هەیە. ئەوە بوو بە هیمەتی هەمووان توانرا لە کاتژمێر 11:30 شەو بەدواوە کارەبای سەرجەم هاوبەشانی کارەبا بە پێی ئەو خشتەی کارەبایی کە هەیە دوای ڕێخستنەوەی خشتەکە بێگومان توانرا کارەبا بدرێتەوە بە هاوبەشانی کارەبا. کاریگەری ئەوەی دەبێت کە ڕەنگە کاتژمێرەکانی هەبوونی کارەبایان وەکو دەڤەرەکانی دیکە نەتواندرێت بە تەواوی بدرێت. زیانەکان بێگومان ئێستا لە واری ئەوە دەین کە ئەو گۆڕەری کە سوتاوە تێستی لۆ ئەنجام بدرێت. ئەگەر بێت و گۆڕەرەکە بە تەواوی سوتا بێت تێچووی خەملێنراوی مەحەویلەیەک بە نوێیی ڕەنگە نزیکەی ملیارێک دیناری بوویت. بەڵام تیمەکانمان ئێستاوا خەریکی ئەوەنەکە تێستی مەحەویلەکە بکرێت